مان زۆر بەڕێز ئەحمەد شەریفی شارەزای سەربازی و ئەمنی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز شەریفی شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. باشە با بەڕاشکاوانە ئەم پرسیارە بکەین، ئایا ڕادەستکردنەوەی بنکەی عین ئەسەد لەلایەن ئەمریکیەکانەوە بە هێزە عێراقیەکان ئایا ئەمە وا ناکە سەرهەڵدانەوەی داعشی بەدوادا بێ؟ بسم الله الرحمن بەناوی گەورە و میهرەبان گومانی تێدانە کە داعش لە ڕووی هەڵسەنگاندنی سەربازیەوە هێشتا هەڕەشەیە ئەو دواتریش پێویست بوو لەبارەی داواکردنی دەرچوونی هێزەکانی ئەمریکا پێویست بوو پێداچوونەوەی باش بە بڕیارەدا بکرابەوە بەتایبەت کە ئێمە باس لە کشانەوەی هێزێکی زۆر گەورە دەکەین. دواتریش ئەو میحوارە بە شێوەیەک لە شێوەکان ئاشکرا دەبێت لەسەر ئاستی هێز و توانە دەبینی لە چاودێری ئەلکترۆنی لە پرۆسەی هاوبەشەکان کە لەگەڵ هێشتا لەگەڵ هێزە هاوبەشەکان و هاوپەیمانان ئۆپەراسیۆن ئەنجام دەدرێت و بەتایبەت لە ناوچەکانی سنوور و بە بڕوای من بە کاتێکی گونجاو نەبوو، چونکە حکوومەتی عێراقیش ئەو ڕێکارەی لە کاتێکی باشدا نەگرتوۆتە بەر هێشتا ناوچەکە گونجاو نییە، واتە بارودۆخەکە سەقامگیر نییە، ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی بە شێوەیەکی زۆر چاکە ئەم کاریگەریانەش کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زۆر باشە بەڕێز زۆر باشە کەواتە بەڕێز شەریفی تۆش هاوڕای وەکو چۆن لە 2011 هێزەکانی ئەمریکا کشانەوە داعش تەنها 50 کیلۆمەتری مابوو بگاتە بەغدا، تۆش لەگەڵەوە هاوڕانی کە ئێستا کاتی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان بە دیاریکراویش ئەمریکان نییە ئەگەر بکشێنەوە هەڵەیەکی استراتیژیە بۆ عێراق؟ باڵێ بە دڵنیاییەوە ئەمە هەڵەیەکی استراتیژیە کشانەوە لەسەر ئاستی ئەوە دەبوایە کە توانای هێزی عێراقی بەرز بوایەوە. ئەمە جگە لەوەی کە تا ئێستا ئیسرائیل هێشتا هەڕەشەی لێدان لە عێراق دەکات، هەروەها لەلایەکی دیکەوە ناوچەکە لە گرژی و پشێوی زۆردایە داواکردن بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا. ئەمە ئەو بەرپرسیارەتێ لەسەر شانی ئەمریکا لا دەبات کە پارێزگاری لە عێراق و ئاسایشی عێراق دەکات و بوار بە هێزە ئیسرائیلیەکان دەدات بۆ ئەوەی عێراقیش بکەنە ئامانج. بۆیە کەواتە ئێستا کاتەکە گونجاو نییە، بەڵام من دەتوانم بڵێم کە ئەمە لەسەر خواست و ئارەزووی وڵاتێکی دیکەی ناوچەکەیە و پیادەی ئەجندای وڵاتێکی دیکە دەکات ئەو داواکاریەکە داڵێت پێویستە هێزەکانی نێودەوڵەتی لە عێراق بکشێنەوە. ئەمەش بابەتەکە ئەگەر شتێکی واش ڕووی داواتە هێزەکان کشانەوە دەرگەکانی عێراق بۆ هەر هێرشێک دەخاتە سەرپشت کە زۆر باشەوە بکرێت. کەواتە بەڕێز شەریفی ئێوە دەڵێن ئەمە لەسەر خواستی وڵاتێکی ترە غەیری عێراق، زۆر باسی سیادەی عێراقیەکەن، کەواتە عێراق هیچ سیادەیەکی نییە وڵاتێکی تر داوای لێکا ئەو کارە نەبکە، وایە؟ ئەمە لە ڕاستیدا کشانەوەکە سەروەری عێراق لاواز دەکات. کشانەوەی هێزەکانی ئەمریکا سەروەریەکەی لاواز دەکات، چونکە ئێستا دەزانین هەمانگێکی بەهێز لە نێوان هێزەکانی عێراق و هێزەکانی ئەمریکادا هەیە لە ناوچەکە. کەواتە ئەگەر هێزەکانی ئەمریکا کشانەوە توانە تەکنیکەکان و سەربازیەکانی عێراقیش لاواز دەبێت، کە ئەمەش چی دەکات هەروەها هاوکاریەکان لەگەڵ ئەمریکا لاواز دەبێت. ئەمریکا لەژێر ئەو بەرپرسیارەتە چتە دەرەوە کە تا ئێستا لە پێناویدا لە عێراق بووە. بۆیە لەوانەیە کاتێک کشایەوە ئەگەر عێراق دووبارە هاناشی بووباتەوە ئەمریکا خۆی وەڵامی دەداتەوە، دەڵێت من ئێستا ئێوە داواتان کردو کە من لەو بەرپرسیارەتیە بکشێمەوە، بۆیە دیارە ئێوە توانای بەرگریکردنتان لە خۆتان نییە. بۆیە بە بڕوای من ئەگەرێکی زۆر بەهێزە کە ئەو چ بامانجگرتنی گروپە چەکدارەکانیش یاخۆت ئێرانیش ئاسمانی عێراق تێدا بەکار دەهێنرێتن و ئەو کاتی هیچ بەرشانی ئەمریکانیە. بەڕێز شەریفی میلیشە عێراقیەکان دەڵێن ئەگەر هێزەکانی ئەمریکا هاوپەیمانان لە عێراق بچنە دەرەوە
ئەوان چەک دادەنێن پێت وایە بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا کە میلیشیاکان چەک دابنێن کە ئەمە خواستێکی ئەمریکاشات ئەمریکاش داوای ئەوەی کردو چەک دابنێن پێت وایە ئەوان چەک دابنێن بە بڕوای من ئەمە بابەتێکە کە مناوەڕەی سیاسیە واتە مانۆری سیاسیە بۆ زیاتر دەستگرتن بە چەکەوە هەر کاتێک ئەمریکا کشایەوە بۆ خۆت دەزانن کە لە زۆرێک لە وڵاتانی دیکەش کە دەیانەوێت بێنە ناو خاکی عێراق لە باکوورەوە بۆ هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتەوە لە شوێنێکی دیکە لە هەموو شوێنێک کە ڕەشە لەسەر خاکی عێراق هەیە بۆیە بە بڕوای من ئەوان پەساوێکیان هەر دەبێت بۆ ئەوەی دەست بە چەکەکانیانەوە بگرن دواتریش ئەوان چەک لە بۆ فەرزی واقعە لە ناوخۆنەک بۆ دەرەوە کەواتە بەڵام بەڕێز شەریفی عێراق ئێستا بە حەشدی شعبی و بە سوپاشەوە سەر و 700,000 چەکداری هەیە بەڵام ئەمانە هیچ ئینتیمایەکیان بۆ عێراق نییە بۆچی تا ئێستا ناتوانرێ سوپایەکی نیشتیمانی لە هەموو نەتەوەکانی عێراق لە هەموو گەلانی عێراق چونکە یەک گەلمان نییە لە عێراق سوپایەکی نیشتیمانی دروست بکەن کە تەنها ئینتیمای بۆ خاکەکەی بێ بۆ ئەوە دروست نابێ کێشەکە لە پێکهاتەی ژێرخانەکەیدایە ژێرخانە ئەمنی و سەربازیەکەیدا دامەزراوەی ئەمنی و سەربازی لە ڕێگەی حزبەکانەوە بەڕێوە دەبرێت کە ئەجندای دەرەوەی سنووری عێراق پیادە دەکەن لە چوارچێوەی ئەو ململانێنە کە لە ناوچەکەدا هەیە ئەمە وێڕای ئەوەی کە لە سەر ئاستی ئەجنداکان جیاوازیەکی زۆر لە نێوانلایەنەکاندا هەیە بۆیە ئەوان نایانەوێت کە ئەجندای ناوخۆی پیادە بکەن بەڵکو لەسەر بنەمای مەزهبی و ئەجندای دەرەکی کار دەکەن کار بۆ ئەجندای وڵاتانی دراوسێ دەکەن نەکبوو ناوخۆی عێراق لە ڕاستیدا هەموو ئەوەی کە ئێمە هیوای بۆ دەخوازین ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە کە پێویستە لە ڕووی سیاسیەوە تا ئێستا تەڕەتەیەکیش باش بووە بەڵام لە ڕووی هاوکێشەی استراتیژی نیشتمانیەوە هێشتا ئینتیما بۆ دەرەوە هەیە نەکبوونەوە زۆر باشە زۆر بەڕێز ئەحمەد شەریفی شارەزای سەربازی و ئەمنی ڕاستەوخۆ لە کەربەلاوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتیشی خۆش